السياسية كان وديسان لا حضور إيوه وبزيادة البارستنو برو بيشتون كردستان چونك لدي زمان نينا رفات السياسية كان إما لأنجمن إلهاني كردستان يك لأرمانجا سركة كان من أويا كببين بردي لأنيوان بارت السياسية كان من وانيها ويسنا لسبب شركة ملفك نجا جالس كردن بو گرفتكان دمينة وسا حزم كشكان کێشە لە نێوانی حیزب سیاسەکانی هەرێمی کوردستان ئەگەر ڕوودا کاریگەری دەبێت لەسەر هەموو گروپە تیرۆریستیەکان و بەتایبەتیش لەسەر گەشەکردنەوەی جارێکی تری داعش چکە داعش تا ئێستاش کۆتایی نەهاتەوە بڵێ یان نەڵێ بۆیە ئێمە دەبێت بەتایبەتی علاقی نێوانی ئێمە و یەکێتی زۆر پێویستە بە هێزتر بکرێت و چارەسەری گرفتەکان بکەین لەوە دیسان دەڵم کە پێ لەسەر ئەو بەیاننامەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دادەگرینەوە لەوەی کە لەلایەنی حکومی لایەنی حیزبیش وەکو پارتی دیموکراتی کوردستان ئامادەی گفتوگۆین لەگەڵ یەکێتی هیواداری نەگاتە ئەوەی کە پێشتر ڕوویدا ئەوەی کە گرنگە هەندێ یەک ئارمان ژویان لە بەغداد یاخۆ هەر شوێنێکی تر کردبێت بە کومارێک دەستکەوتەوە گەڕانەتەوە هەرێم. ئێستا دەستور وەکو پێویستە جێبەجێ نەکراوە و هەرێمی کوردستان هەمیشە ڕخنەی هەیە لەسەر شێوەی مامەڵەکردنی حکوومەتی فیدرال لەگە حکوومەتی هەرێمی کوردستان لە مەسەلەی ئاسایش لە مەسەلەی سەروەری خاکی عێراق و ڕۆژانە بردومانکردی هەرێمی کوردستان بە پێی مادەیدا ئەمە سەلاحیاتی حەسری حکوومەتی عێراقە و هەروە ئیستیحقاقی داراییەکانی جوتیارانی کوردستان مەسەلەی پێشمەرگە و جێبەجێنەکردنی مادەی 140 لە دەستوری عێراق یعنی بەگشتی جێبەجێنەکردنی دەستور کێشەیە ئەوەی کە پەیوەندی بە کێشەی ناوخۆمان هەیە دیارەوە لەسەر مەسەلەی چۆنێتی بەهێزکردنی دامەزراوە شەرعیەکانەوە دامەزراوە شەرعیەکان بە هەڵبژاردنێکی پاک دەتوانرێ بەهێز بکەن نەگەشتنمان بە ئارمانش نەیەک ڕێزی و نەیەک تەواوی بووە دیوامان وایە گەری کوردستان لە هەموو لە هەر چوارپەرچی کوردستان بە مافەکانی خۆی بگات دوا بەدوای ئەوەی ئێمە هەستمان پێکرد کە جیاوازی بیر و ڕاهەیە لە ناو پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان وەکو لاوانی کوردستان وەکو دڵسۆزیمان بۆ خاک و نیشتیمان و ئاڵا بیرمان لەوە کردەوە کە لە پانێڵێکدا لە بە هاوبەشی کۆیان بکەینەوە بۆ ئەوەی تیشی بخەینە سەر خاڵە هاوبەشەکان و هەروە ئەو خاڵانەی کە ئیجابیاتیان تێدایە و دوورکەوتنەوە لەو خاڵانەی کە جیاواز و ناکۆکن بۆ ئەوەی هەر هەمومان بە یەک دەست و بە تەبایی خزمەتی نیشتیمانەکەمان بکەین دوورکەوینەوە لە جیاوازیەکان و هەوڵ بدەین خاڵە هاوبەشەکانمان و ئەو خاڵانەی کە لە بەرژەوەندی میلەتەکەمان لە بەرژەوەندی ئارامی و ئاسایش و ئابووری وڵاتەکەماندایە ئیشی لەسە بکەین و گرنگی پێ بدەین. لێرە نوێنەرەکانیان ئامادە